ومن أسباب البركة التوكل على الله في جميع الأمور وحسن الظن به سبحانه كبتوي إخوة بركات بس رزق وروزي وجيان وهموش ديك الدا برجة دائما بشت بأخوة ببسته لها مكاريك الدا وحسن ظنتها بقماني باش بأخواي خود ببا في غمر عليه الصلاة والسلام فرمي لو توكلتم على الله حسن توكله أو حق توكله لرزقكم كما يرزق الطير تغدو خماصا وتروح بطانا اگر ايوه بتواوي وبراستي پشت بخوا ببستن او اخواي قورا چون رزقي باڵندەیەک دەدا ئاوا رزقي ايوه دەدا يعني بۆچی فەرمووی رزقي باڵندەوە نەبێت خەریکی تیجارەت بێت یا خەریکی زراعە بێ هیچ یانی نییە و نەبێ کۆمەڵێ پارەی هەیە هی دوێنێ و پێرێ و ساڵی ڕابردوو خستوویەتە بازرگانیەکەوە چاوەڕێ دەکا ڕۆژ ڕۆژ دەستی کەوێت زرعاتێکی کردووە چاوەڕێیەتی لە کۆتایی مەوسیمەکەدا وەرزەکەدا زرعاتەکەی بدورێتەوە نە ئەمڕۆ دەچێتە دەرەوە هی دوێنێ هیچ شتێکی نییە ئاعتیمادی بکاتە سەر بەس ئاعتیمادی لەسەر خوایە بەدەستی خاڵ بەس چی قوپاوەوە دەچێتە دەرەوە تەغدو خیماصن بەڵام وەتەڕوح بطانا هیچ وەسیلەیەکی بەدەستەوە نییە هی ڕابردووی إلا ئەوە نەبێ يتوكل على الله سیقەی بەخوا هەیە کە خوا ڕزقی دەدا و دەشگەڕێت دەڕوات خوای گەورە ڕزقی ڕۆژانەی بۆ دابین کردووە ڕزقی ڕۆژانەی بۆ دابین کردووە کەواتە تەوەکل لەسەر خوا بەرەکەت سەبەبی بەرەکەتە مع الأخذ بالأسباب دەستیش بە ئەسبابەوە بگرین سەیری فەرمودەکە بکەن فەرمووی تەغدو وتەڕوح دەڕوا و دێت و دەچێت ئێتۆ ناکرێت لە ماڵەوە دانیشیت بڵێ بەخوا خوای گەورە بەرەکەتی هەڵگرتووە دەرچۆ لە ماڵ براکەم پشت بەخوا ببەستە و دەرچۆ لە ماڵ هەوڵدا دڵنیابە ئەگەر هیچ وەسیلەیەکیش لە ئارادا نەبێ ئیلا خوا ڕزقت دەداوکە و باڵندەیە چونکە ئەو نمونەیە بێ حیکمەت نییە بە کەسێکی بێ پارە بێ وەزیفە بێ تیجارەت دەڵێیت کاکە دەبڕۆ دەرەوە ئیشکە دەڵێ بەچی ئیشکەم هیچم بەدەستەوە نییە ئەدەواتێکم بەدەستەوە نییە کرێکاری پێ بکەم پارەیەکم بەدەستەوە نییە تیجارەتی بەچی ویشکەم نە تۆ بڕۆ تەوەکل لەسەر خوا بکە واللهی بەدەستی خاڵی ناگەڕێیتەوە بەس تەوەکلت لەسەر خوا بێت بەس بڕۆ دەرەوە بجوڵێ بگەڕێ بە دوایدا